دوو حالەت بەکار هاتیە کوتان لە بۆ جوانکاریش لە بۆ نەخۆشیش. سۆرا و سپیاو نەبوو چ نەبوو خەرچێ ئەوە بوو وچی چاو لێکەری بوو. ئەزی ناولان چێ بوویمە وەکیوە منیان کوتا سەر بوومەتیان کوتایمە لێیان کوتایمە. ئەگەر خۆبرەکە خراپ بیەوە ئیلتهابات وەردەگری. پێشتر تاتۆیەکم کرد پێش 2 ساڵ تاتۆی کلیلی سۆڵ نیشانی میوزیک بیرم لەوە نەکردووە کە لە ڕێگەی تاتۆ تووشی نەخۆشی بم. ئەو تاتوانێک کە ناتوانرێ بە لەیزەریشدا ببرێت ئەبێ نەشتەرگەری بۆ بکەیت. مرۆڤ هەمیشە حەزی بە گۆڕانکاری کردووە لە شێوەی خۆیدا. یەکێک لە داهێنانەکانیشی نەخشاندنی خاڵ و کوتانی لەش بووە. ئەم جۆرە کوتانە بە هەر شێوەیەک بێت لە ناوەڕاستی سەدەی ڕابردوو گەیشتۆتە ناو کۆمەڵگای کوردی و بە شێوازێکی سەرەتایی چەند شوێنێکی جەستە دەکوتران. مێژووی داهێنانی تاتوو دەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ پێش ئێستا. بە پێی سەرچاوە مێژوویەکان ئەم داهێنانە سەرەتا بۆ کەسە خاوەندە دەسەڵات و بەهێزەکان بووە و وەکو هێمایەک بۆ ناساندنەوەیان و جیاکردنەوەیان لە کەسانی ئاسایی لەسەر پێستیان دەنەخشێنرا. تاتووی سەردەمی نوێ کە بە مۆدرن تاتوو ناو دەبرێت لە کۆتایی سەدەی 19 لە شاری نیویۆرک بە داهێنانی ئامێرێکی تایبەتی کوتان دەستی پێکرد. بە هەمان شێوەی داهێنانەکانی تر لە چەندین وڵاتانی تر و زۆر بە خێرایی بڵاو بوویەوە. بە پێی ئامارێک لە ئەمریکای باکوور لە هەر 7 کەسی ئەو وڵاتە یەکێکیان بەلایانی کەمەوە یەک تاتووی لەسەر جەستەی نەخشێنراوە. هەندێک جاریش هەڵمەتی تاتووکردن لەلایەن هونەرمەندەکان وەک کاری خۆبەخش بەکاردەهێنرێت، هەروەکو ئەوەی پێشماوەیەک لە وڵاتی ڤەنزوێلا بۆ کارێکی خێرخوازی داهاتی تاتۆکردنەکە کۆکرایەوە. یەکێک لەو دیاردانەی کە پێشتر لە ناو کۆمەڵگای کوردەواریدا زۆر باو بووە و ئێستا بە شێوەیەکی بەرچاوکەم بۆتەوە دیاردەی کوتانی جەستە بووە، بە تایبەتی دەستەکان و دەموچاو. هاتوونێتە یەکێک لە گوندەکانی کوردستان دەمەوێت بزانم شێوازی کوتانەکە چۆن بووە و بۆ چ مەبەستێکیش ئەنجامیان دەدا. کاکەلاس کوڕی تاقانەی دایک و باوکی بووە. ئەو چەندین جار دەست و دەموچاوی کەسانی دەوروبەری کوتاوە. لە ماڵەکەی خۆی لە گوندێکی باشووری هەولێر میوانداری کردین. کاتی خۆی بە دەرزی دورمانی هەبووە، ئەو دەرزیە لەگەر تەنی سێرێ کات خۆی نانکرایە، نانەکەش بە قشپلی کرایە، بە داری کرایە. پشت سێرەکەی کە ئەوی ڕووی دەکەوتە سەر ئاگرەکەی تەنی بووە. ئەو تەنیان دەهینا لەگەر شیری تێکەریان دەکرد وەکو خەنەی لێدەهات لەسەر ئەو جێ حەزیان لێ بۆ کە بیکوتن ئەو هایان لێ دەکرد یان لە دەموچاویان جێکەنە ئەو دەرزیان لێ دەدا. ئەو دەرزیە هەتا خین لەگەر ئەو تەنیە و لەگە ئەو شیرەی تێکەر نەبایە شین نەدەبوو. هەندە جاران خوشکەکەم تەڕەبیرۆی لێ هاتیە یان خانەوادەکەم تەڕەبیرۆیان لێ دەهات دەیانگۆ دەبێت ئەتوو بێ بکوتی تاقانەی دەهاتم دەم کوتام تەڕەبیرۆ مەقسەد حادەتەن لە چێن دەری لە دەستی زیاد دێ لە دەموچاوی دێتن. ئەو شێوەکاری کە تازە گۆتم لێمان دەدا شیر و تەنی و ئەوە دەرزەکەم لێ دەدا بە دەستی خۆم ئیشەکەم دەکرد. ئەو حدودەی کە دەکوترا ئەو تەڕەبیرۆی لەو حدودەی نەدەپەڕیەوە و هیچ شک دەبوو لە جێگای خۆی. لەو فترەی بووکەکەم وی لێ هات
تەڕە بیرۆی لێ هات گوتم وەرە لۆ دەکوتم پێچا دەبی گوتی ناوەڵای دەستمەکەن هەیە لەسەر دەستی سەیداوەیە چووینە وێندرێ تقریبا بە 2 مانگ عەبوو دەرمان و مەرحەمی لێدا ئەو دەچاو ئی من با هەفتەیش چا دەبی. یەکێک لەو کەسانەی کە دەستی کوتراوە خوشکی کاکەلاسە. کاکەلاس هۆکاری کوتانی دەستی خوشکەکەی باز دەکات. بەرێ ئەوانە ئەوە بەخۆم کوتایتم ئەوە بەخۆم کوتایتم ئەو دەستەش ئەم بەخۆم کوتایتم هی کوڕەکانیشم کوتای ئێستا فریادا هی چیژەکانم هەندە کوتایە هەموو بەخۆم نەکوتا تەڕە بیرۆی لێداهات ئەو تەڕە بیرۆی ئە لێرە دەهات ئەم هەر چار دەورەی ئێرەم دەکوتا کە ئەو چار دەورەیەم دەکوتا ئەو تەڕە بیرۆیە نەدەپەڕیەوە لۆ 2 حالەت بەکار هاتیە کوتان لە بۆ جوانکاریش لە بۆ نەخۆشیش. بە هەمان شێوە خێزانی کاکەلاس پێشتر دەموچاوی خۆی کوتیوە. سۆرا و سپیاو نەبوو چ نەبوو خەرچێ ئەوە بوو وچی چاولێکەری بوو خەرکە عالەم هەموو دەموچاوی خۆی دەکوتی و جوان بوو چ بە دەرزی و بە ئەوە وشتیەوەها دەموچاوی خۆی دەنەخشاند و باشی خۆی ئێرە دەنەخشاند و نەبوو جوانکاری و ئەلعانیش ئەو دەورە نما خەچی دەموچاوی خۆی بکوتی و هەڵمان پێ جوان بوو یعنی ئاگامان لە ئێشی نەبوو داخۆ خینی لێ دێ دەرزی لێ دەدرێ. دایکیشی دەڵێ من بەبیرم نایە کەی دەموچاوم کوتراوە. جا هێزریان تەڕ بوو نۆ جوانیان دەکرد تەنی سێر و شیری حرمانیان دەهینا و تێکیان دەکرد و تەنیەکەی سێریان تێدەکرد بە ئەندەدادان کردە وەچ مەعزومی لێ دەهات و لەسەر ئەو تشتیان دادەنا بە دەرزی لێدە هەتا خینی لێ دەهات و ناولان چێ بوویمە وەچیلۆ منیان کوتا سەر ڕوومەتیان کوتایمە لێیان کوتایمە هیچ نمایە. پێستی مرۆڤ بەردەوام لە خۆنیەکردنەوەدایە و ڕۆژانە نزیکەی 1 ملیۆن خانەی پێست وشک دەبن و هەڵدەوەرێن. ئەمەش ئەو پرسیارە دروست دەکات کە ئایا چۆن ئەو نەخش و نووسینانەی کە بە کوتان یان تاتوو لەسەر پێست دەنەخشێنرێن کاڵ نابنەوە یان هەردەمێننەوە. دەرزی ئەو ئامێری کە لە دروستکردنی تاتوو بەکاردێت چینی سەرەوەی پێست دەبڕێت و خانەکانی دەشکێنێت پاشان ئەو مەرەکەبەی تاتووەکەی پێدەنەخشێنرێت دەگاتە بەشێکی قوڵتری پێست کە بە دێرمس ناسراوە. ئەم بەشەی پێست دەمارە هەستەوەرەکان و مولولەی خوێنی تێدایە بە گەیشتنی دەرزیەکە ئازار و خوێنبەربوون دروست دەکات. بەم شێوەیە برینێک دروست دەبێت و خانەکانی دروستکردنی قەتماغا لە شوێنی دەرزیەکە کۆ دەبنەوە. ئیبراهیم لە شوێنەکەی خۆی چەندین جۆرە وێنە و نەخشی کلاسیک و بە گوێرەی داواکاری ئەو کەسانی کە سەردانی دەکەن لەسەر شوێنە جیاوازەکانی جەستەیان دەکێشێت. يعني بۆ هەر تاتۆیەکی هەر مشتێکی دێتەوە ینی وەکی تاتۆیەکی جدید بکەینەوە دەبێ یەکەم جار دەرزیەوە سەر پلاکان بگۆڕینەوە ئەوە دەبێ ئیستریل بکرێت ناو سەلاجایسی ئەگە ئەستیل بی ئەگەنا پلاستیک بی دگۆڕن پلاستیکەکە یەکسەر فڕێت دنەوە ئەژە دەرزیەکانژی هەمووی دەبێ ینی قەپات بی پۆلۆم بێەوە تاریخەکانی مەزبوط بی بەسەر نەچوو بی لە تاتۆ خۆبر زۆر مهمە یان لە ئیشکردن تاتۆ ینی بەس ئەو خۆبرەکەیە ینی خۆی پیشان دە تاتۆ کە پاش ماوەیەکەوە ئەوە دگۆڕێتن ڕەنگی ناگۆڕێتن کوالیتەکەی بەس بە خۆبر ئەو دیار دەبی ئەگەر خۆبرەکە خراپیەوە ئلتهابات وەردەگری زیبکەی سپیلت داتن ئەگەر خۆبرەکە تاوانەبی یا فڕێ دەداتن خۆبر هەیە ینی وەکی تاریخەکەی خلاص دەبی هەر وەرناگری پیست ئەوەی وەرناگری مادەکی تێدا ئەو گلیسرین
جەزبی ناکە گیرچنەکە هیچکی بیتەوە ئەگەر نەفەرێک تاتوی کردبی یعنی لەکرما کردبی مشکلێک بۆ دروست ببی بریندار بێ هەڵا هەر مشکلێک یەک مانگی دەبی لەسەر ڕاوسی هەتا پیسەکەی جلدەکەی خۆی پیسەکەی ساف بی ئەو جار بکەینەوە یەک مانگ دەبی بلای کەمی تاتۆیەکێکە لەو جوانکاریانی کە زۆر کەس بەکاری ئەهێنێت و حەزی پێ ئەکات بەڵام ئەمە ئەگەر لە ڕووی دینەوە سێری بکەین قوبوڵ نەکراوە و ئەگەر لەلایانی تەندروستیشەوە سێری بکەین هەر قوبوڵ نەکراوە و ئەبێتە جێگەی شوێنەوارێکی ناشرین کە بەسەر جەستەوە بەجێ ئەیابێت وەکەوەی کە گوێم لێ بوو بێ ویستی بێتم لەلایەن دینیەوە نوێژی قوبوڵ نییە ڕۆژوشی قوبوڵ نییە تاتۆ زیانی زۆرە خۆشم حەزم لێ نییە بۆیە تا ئێستا بڕارم ناوە بیکەم هەر کەسێ بیکە ئازادە بەلای منەوە شتێکی باش نییە خۆم نەم کردو قەناعەتیشم پێ نییە هەندێک کەسیش هەیە ئەیکات بەڵام بۆ ماوەیەکی کاتی دوای حەزی پێ نامێنێت و ئەگەر بشێوێت لای بەر جێگاکەی دەرئەکەوێت بە شێوەیەکی ناشرین دیاکۆ هاتووە و دەیەوێت سەرەتا پیتەکانی ناوی خۆی و خۆشەویستەکەی لەسەر سینگی بنووسێت پرسیارم لێ کرد کە ئایا قەت بیرت لەوە کردوێتەوە ئەم تاتووکردنە زیانی هەبێت بۆ تەندروستی ئێستاش بۆمە بەسی تاتۆ هاتوومە لای کاگی برایم بۆی تاتۆیەک لەسەر دەستم بکەم پێشتر تاتۆیەکم کرد پێش 2 ساڵ تاتۆی کلیلی سۆڵ نیشانی میوزیک ئەوەی کە تابیر دەکات لەوەی کە من ساستێکم بۆ میوزیک هەیە بیرم لەوە نەکردبوو کە لە ڕێگەی تاتۆ تووشی نەخۆشی بم بەس بیر لەوە دەکەم ئایا ئەو کەسێک کە دەستم بۆ لای ئایا ئەو ماوەدانی کە بەکاری دێنە ئایا هەمووی تەندروستە بۆ نمونە بۆ کەسێک کردوتی ئایا هەمان مواد بۆم بەکاردێنێتەوە کە نەوەک تەسیل لە جەستەی من بکات لە دوا ڕۆژ تووشی نەخۆشی پێز بم باز بیرم لەوە کردەوە گینا بیرم لەوە نەکرد کە تووشی نەخۆشی بوو بۆ وەرگرتنی ئەو وەڵامەی کە ئایا لە ڕووی تەندروستیەوە تادووکردن زیانی هەیە سەردانی دکتۆر ئیسماعیل پسپۆڕی جوانکاری دەکەم بێگومان تاتۆ ماتوانین بڵێن لە ڕووی تەندروستیەوە شتێکی تەندروست نییە و شتێکە بە هیچ شێوەیەک کارێکی تەندروستی نییە لەبەر چەند هۆکارێک بۆ نمونە ئێستا لێرەوە باسییانەکەین هۆکاری یەکەمیان ئەوەیە کە تاتۆکردن ئەبێت لە ڕێی دەرزیەکەوە جۆرێکی مەرەکەب تۆ بەکاری بێنی بیکێ ناو پێستەوە لە ڕووی تەندروستیشەوە هەر شتێکی غەریب هەر مادەیەکی بێگانە بکێ ناو لەشەوە ئەمە کارێکی تەندروست نییە بۆی هەیە چەند مەترسیەک دروست بکە یەک لەوانە مەترسی ئەوەیەکەوە تووشی هەستیاری یان حەساسیە بیت بۆ نمونە لە کاتی کردنی تاتۆکە بۆی هەیە توشبی یانیش لە چەندین ساڵ لە دوایکردنی تاتۆکە بۆی هەیە کە تووشی ئەو هەستیاریە ببیت خاڵی دۆمیان ئەوەیە کە ڕەنگە تووشی هەوکردنی پێست لەو شوێنە یان هەوکردنی ڤایرۆسی جگەری جۆری B و C ببی و بۆی هەیە خاڵێکی تر تووشی هەوکردنی بەکتریایی ببیت بۆ نمونە جۆرێکی بەکتریایی کە پێ وترێت ستاف ئەمە جۆرێکە کە لە ناو پێستا ئاژیت کە تۆمادەیەکی غەریب ئەخێ ناو پێستەوە بۆی هەیە لەگەڵ یا تەفاول بکات و تووشی التیهابێکت بکات لە گرنگترین ئەو کێشە و نەخۆشیانی کە لە ئەنجامی تاتووکردنەوە دروست دەبێت تێکچوونی پێکهاتەی پێست و دروستبوونی گرێ لەسەر پێست کە ئەمەش چارەسەرکردنی ئاسان نییە و لەوانەیە نەشتەرگەری پێویست بێت توشبوون و بڵاوبوونەوەی نەخۆشیە گوازراوەکانی وەک ئایدز و هەوکردنی جگەری ڤایرۆسی لە جۆرەکانی B و C چەند کێشەیەکی تری تەندروستی کە لە کاتی ئەنجامدانی پشکنینی تیشکی لە لەرەری موگناتیسی ئەمەش لەبەر ئەوەی مەرەکەبی تاتوو چەند کانزایەک لە پێکهاتەکەیاندا هەیە و لەگەڵ ئەو شەپۆ لە موگناتیسیانی تیشکەکە کارلێک دەکەن و خاڵێکی تریان کەەوە گرنگە باسیکەین بۆی هەیە کە تووشی ئاساری شوێنی تاتۆکەت کا لە دوای چەندین ساڵ کە ئەمە پێی وترێت سکار لای ئێمە کە وەکو شوێنی برین دەرەکەوێت یان ئەستورە بێت کە ئەمەش چارەسەرکردنی ئەستەمە بەڕاستی
و خاڵێکی تر ئەوەیە کە بۆ نمونە کەسێک بڕیارەدا تاتۆ بکە ئەبێ پێشەوە بیر بکاتەوە تاتۆکردن شتێکی دایمیە شتێک نییە بۆ چەند مانگێک و دوایی بتانی بۆ نمونە خۆی لابچەیان بسڕێتەوە لەبەرەوەی کە شتێکی دایمیە ئەو کەسێک کە تاتۆکە خاتە سەرجەستەی بۆی هەیە لە دوای چەند ساڵێک یان ساڵێک نەخۆشکەوێ پێویستی بە تیشکی ڕەنین بێت بۆ نمونە ئەو تاتۆیە تەسیرەکات کاریگەری ئەخاتە سەر تیشکی ڕەنینەکە لەبەرەوەی ئەو تاتۆیە کە بەکارە هێندرێ جۆرێکی لە مادەی ئاسن و نیکلی تایە و تەسیرەکاتە سەر تیشکەکە بۆی هەیەکەوە ئەستور بێ شوێنی تاتۆکە یان بۆی هەیەکەوە ئیلتیهاب بکات یان کاریگەری بخاتە سەر کواڵەتی وێنەکە وێنە تیشکێکە کە نەتوانی نەتیجەیەکی باش با بەدەستەوە. خاڵێکی تر ئەوەیە کە باسیکەین منظمەیەکی جیهانی کە خۆی ئەمریکیە لە ئەسڵا FDA پێڵێن ئەمە خواردن و دەرمان ڕێکە خال لەسەر ئاستی جیهان و بە تایبەتی بوو ناوخۆی ئەمریکا ئەمە هەستاوە ڕێکی خستووە بە یاسایەک بەڵام ڕێکخستنەکە نەهاتووە شەرعیەتی پێبات بۆی کەوا خەڵک تاتۆ بکە لەبەرەوەی کەوا خەڵک زۆر بەکاریەهێنێت هەستاوە ئەو مەرەکەبەی کەوا بەکاردێ چەند جۆرێکی دیاری کردووەڵێ ئەمانە سەلامەتترن لەوانی تر ئەتوانن ئەوانە بەکاربێنن تەکنیکی نوێ هەر هەمان شتە وەکو بەکارهێنانی دەرزی بەڵام هەستاون جیهازیان بۆ دروست کردووە جۆرێکی تایبەت لە جیهازێکەوە تاتۆی پێکرێ وەکو جیهازی وەکو مەچینەی درومان وایە ئەمەش هەر مەرەکەبەکە بە شێوازێک ئەخاتە ناو پێستەوە جیاوازیان تەنها ئەوەیە کە ئەوەی کۆنەکە زیاتر مەرەکەبەکە ئەباتە ناوەوە بەڵام ئەوەی کەوا نوێ مەچینەکە دیارریەکە لە چ ئاستێکا داینێت. ڕێگاکانی لابردنی تاتۆ دابەشە بێ بۆ دوو ڕێگای چارەسەر یەکێکیان ئەوەیە کە بە لەیزەر تۆ لایبەری و بە لەیزەر ئێستا لابرێت و ئەگەر ئەو تاتوانێک کە ناتوانرێ بە لەیزەریش لا ببرێت ئەبێ نەشتەرگەری بۆ بکەیت بۆیە زۆر گرنگەوەی کە ئێوە تاتۆ بکات دڵنیا بێلەوەی کە ئێوێ شتێکی دایمی لەسەر جەستەی دروستکات کە مەترسی لەسەر ژیانیشی هەیە چونکە زۆر ئێمە بینین لێرە نەخۆشەکان هەیە کردوویەتی بە تایبەتی ئافرەت کە تاتۆی برۆ زۆرەکەن لە دوای 6 مانگ هاتوواڵی لایە بەم ئەڵێن بۆ لایە بێ ئەڵێ لەبەرەوەی حەزم لێی نەماوە هەرتەنها لەبەرەوەی کە حەزم لێی نەماوە تۆ کە لە دوای 6 مانگیان ساڵێک لایە بەی ئەم تاتۆیە 100% پێستەکە وەکو خۆی لێ نایەتەوە چونکە ئەگەر تۆ بتوانی بە لێزەری ڕەنگەکە لابەری بەڵام شکل و شێوەی هەندەسی پێست بە کوتانی دەرزیەکان تێک چووە من پێم باشە ئەوانەی کە بە تایبەتی ئافرەتان کە برۆی بۆ نمونە برۆیەکەی کەمە یان زەئیفە و ئەوێ پڕیکاتەوە لە جاتی تاتۆ چاندنی موو بکات لە برۆیەکانی بۆی شتێکی تەندروستترە ئەمە پێم وایە. کەواتە تاتوکردن ئەگەر لە ڕووی زانستیەوە زیانی هەبێت ئەبێ ئەو ڕێنماییانە چی بن کە بتوانێت هیچ نەبێت مەترسیەکانی کەم بکاتەوە. پێم باشە کە هەر کەسێک ئەوێت تاتۆ بکە بڕیار بدات چەند ڕێنمایەکی تەندروستی هەیە لە بەرچاوی بگرێت و جێبەجێ بکە بۆ نمونە دڵنیا بێت لەو شوێنەی کەوا تاتۆکەی لەکە ئەو کەسە شەهادەی کردنی تاتۆی هەبێت ئەمە خاڵێکە کە گرنگە خاڵێکی تر ئەوەیە کە ئەو مەرەکەبەی کە بەکارەیە ئێمە باسمان کردکەوە FDA ئەپروڤی کردووە سەلماندوێتی کەمە سەلامەتتر لە جۆرەکانی تر ئەو جۆرە مەرەکەبەیە کە بۆی بەکارێت خاڵێکی تر ئەوەیە کەوا بە شێوەیەکی خاوێن واتە لە ڕووی تەندروستیەوە تعقیم پرۆسەکەی بۆ بکرێت واتە ئەو دەرزیانێکەوە بەکاردێت بۆ یەک کەس بەکاردێت نەک تعقیم بکرێتەوە جارێکی تر یەک جار بەکار بێ بێ فڕێ بدرێ نابێ بۆ کەسی دووەم بەکاربێتەوە چونکە ئەگەر ئەو دەرزیە بۆ کەسێک بەکار بێ کە تووشی ڤایرۆسێک بوو بێ بۆ نمونە ئەو دەرزیە بۆ هەمان کەسێکی تر بەکار بێتەوە بە دڵنیاییەوە تووشی ئەو ڤایرۆسا بێت لەبەرەوەی کە پێش ئەو کەسێکی تر ڤایرۆسی هەبوو بێ بەکار هاتووە. ئەگەر تاتوکردن بەشێک بێت لەو ئازادیەی کە هەر کەسێک لە ئێمە هەیەی چۆنی بوێت لەسەر جەستەی خۆی بینەخشێنێت لە هەمان کاتدا دەبێت لەبیر نەکەین ئەم ئازادیە
نەبێتە مای نەخۆشکەوتنی خۆمان و کەس و کار و کۆمەڵگاکەمان چونکە تەندروستی وڵاتەکەمان بەرپرسیارەتی هەمووانە. هەر شاد بن.